بڕیارێکی وەزارەتی دادی حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی ڕسوماتی گرێبەستەکان و بە ئەلکترۆنیکردنی نیگەرانی عەریزە نووسەکانی سلێمانی لێکەوتوتەوە. بە پێی بڕیارەکە ڕسوماتی گرێبەستەکان ئیدی بە شێوازی ئەلکترۆنی دەبێت و ڕسوماتەکانیشی لە 2500 دینارەوە بۆ 25,000 دینار زیاد دەبێت. زەرمەندی یەکەم ئێمە نین بەڵکو هاوڵاتیانە کە چونکە نرخی هەر مامەڵەیەک ئەبێ بە 25,000 دینار بەبێ وەسوڵاتی هەنێک شتیکە. بۆیە ئێمە لای خۆمانەوە لە مافی خۆمان خۆش نابن هەموو ڕێگەیەک دەگرینە بەر هەموو ڕێگەیەکی مەدەنی و داواکانی لە داواکاری گشتی و پەرلەمان و لایانی پەیوەندیدار زوو بە زووی بێنە سەرخەت بۆ ڕاگرتنی ئەم کارە. عەریزە نووسەکانی سلێمانی داوای ڕاگرتنی بڕیارەکە دەکەن و پێیان وایە بڕیارەکە دژی ئەوان و هاوڵاتیانیشە. لە لایەکی ترەوە زیادکردنی ڕسوماتی گرێبەستەکان و مامەڵەکانی هاوڵاتیان بەتایبەت لەو دۆخەداراییەی ئێستا کارێکی نەگونجاوە. پێویستە وەزارەتی داد بە بڕیارەکەیدا بچێتەوە و گرێبەستەکەشی لەگەڵ ئەو کۆمپانیا ئەهلیە هەڵبوەشێنێتەوە. ناکری ئەمانە هەر لە هینی جیرفانی خۆ لە بیری جیرفانی خۆیان نابن هەر بەڕاستی خەڵک 2500 دینارەکەشی پێ نادرێ. من هیوادارم ئەوانە زۆر باش بە خۆیان نەبچن و هیچ کە نەبنە خوێن مژ و ڤامپایە بەسەرەوە میلەتەوە. بەڕاستی 25,000 لە ڕێوە منی شقم لە هەوڵاتانی کە پێم نادرێ. مەعاشەکە بە دەستی ڕاست وەرەگرم بەم جوانیە بەم ڕۆب هەموو چۆ فرت و فیاڵا بە دەستی چەپ لێم وەرەگیرێتەوە. ئەمە ئەوەتە هەموو خوێندنگاکان خەریکن لە پلانایە بکرێ بە ئەهلی خەستەخانەکان بەرەبەرە بێ ئومێد دەکرێن و ئەبژنە ئەمە ڕاست نییە. بەڕاستی من وەکو وتم لە دنیای نەمدی و حکومت ئەوەنە ئەو هاوڵاتیە پاژماوەی ئەنفال و قوڕ بەسەر و بەدبەخت و کڵۆڵەی خۆی ئەوەنە بە چاوی سوک تەماشاکە. هەموو کەسێک گەزانێت کە عەریزەنووس ئیش بۆ خۆیەکە کابراوتی لە سەردەمی ئیقلیەکانەوە تا ئێستا عەریزەنووس هاتووە ئیشی بە خۆی کردووە، یعنی قەدەمەوە کارمەندی شوێنێک لەبەرەوە ئێمە هەرێکیەوەمان کۆمەڵێک ناسیا و محامی و دۆستی خۆمان هەیە و سەردانمانەکەن ڕۆژانەی شەکانە بۆ ڕێیەکەین بە جوانترین شێوە کەسیش گلەی لەی شەکانمان نییە. بەڵام ئیسام هاتووە معاملەی بە 25,000ەکە بەڕاستیمە قۆڕخکاریە و ئێمە لە کاتێکا بە 2500 کەین بە هاوڵاتیان. پاساوی جێبەجێکردنی بڕیارەکە ئەوەیە کە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە وتوێتی لە بەرامبەر زیادکردنی ڕسومات شوێنێکی گونجاو بۆ هاوڵاتیان دروست دەکەن و جیاوازە لەو شوێنەی عەریزە نووسەکانی ئێستا هەیانە. بەڵام عەریزە نووسەکان دەڵێن ئەوە پاساوێکی بێمانایە و ئەوانیش دەتوانن بە پارەیەکی زۆر لەوە کەمتر ئەوەی ئەوان دەیانەوێت جێبەجێ بکەن.